بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. دایکان و خوشکانی بەڕێز و خۆشەویست، برایانی ئازیز، منداڵە چاوگەشەکان، یاخۆ بەخێر بێن. خۆی گەورە لە نیعمەتی ئیمان و ئیسلام بێبەشمان نەکات. خۆی گەورە بە ئیسلامی بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێت. سەرەتا بە پێویستی ئەزانم سوپاس و دەستخۆشی خۆم بۆ برایانمان لە ئەنجومەنی سۆران کە ئاوا ناوە لە جوودی خۆیان سەرف ئەکەن، هاوکاری کەسانی پێداویست ئەکەن. وەخوای گەورە پاداشتی ئەو هەموو خێرخواڵدانش بداتەوە کە دەستباریان گرتووە و بوونەتە هیوایەک بۆ کەسانی ئێوە، هاوشێوەی ئێوە. خوای گەورە پاداشتی وانیش داتەوە، بەرەکەت بخاتە ناو کەسابەت و ماڵ و مناڵیان. بەڕێزان، پێم خۆشە لە خزمەتانە بە کورتی ئاماژە بە شتێک بکەم کە زۆر پێویستە، کە زۆر زەرورە و گرنگە ئینسانی موسڵمان ئاگای لێ بێت. گومان لەوە دانیە کە هەمومان ئەڕۆین، دەمرین، ئەم دنیاش بەجێ دێڵین، فەقیر و دەوڵەمەند، لە ساغ و نەخۆش و ناخۆش، گەورە و بچووک، زاڵم و مەزلوم، هەمووی لە مردندا هاوبەشین، یەکسانین. خوای گەورە عەدالەتی موتڵەقی هەیە، هەم لە دنیا و هەم لە قیامەتیشدا. جا بەڕاستی خۆشبەخت ئەو کەسەیە کە کاتێک ماڵ ئاوایی ئەکا و دنیا بەجێ دێڵێت، توانی بیتی شتێکی وە بکە خوای خۆی لە خۆ ڕازی کات. بە کورتی یعنی واز لەوە بینن خەڵک لە خۆ ڕازی مەکەن، خەڵک قەت ڕازی نابیت، بەڵام خوای گەورە ڕازی ئەبیت. هەموو کەسێک ئەتوانی بە زۆرێک لە زۆرەکان، بە شێوازێک لە شێوازەکان عیبادەتێک بکە کە خوای خۆی لە خۆی ڕازی کات. کاتێک ئەمرین گرینگە بزانین چۆن ئەمرین، چ مردنێک ڕاستە و دروستە، چ مردنێک خوای گەورە پێی ڕازیە و پاداشتی ئەداتەوە. خۆشەویستان، گەورەترین سەرمایەی ئینسان بریتیە لە ئیمان، یعنی ئینسان ئیمانێکی ڕاست و دروست و تەواوی هەبیت. وەڵڵاهی ئەوەی کە ئیمانی نەبیت لەو دنیایە لە ئاخیرەتیش هیچی نییە. فەقیرترین کەس ئەو کەسەیە کە ئیمانی نییە. ماڵوێرانترین کەس ئەو کەسەیە کە تا ئێستا خوای نەناسیە، خالقی خۆی کە دروستی کردی نەیناسی. لێ ئەمێت ئاماژە بەوە بکەم بەڕێزان، ئینسان کە نیعمەتی ئیمان و ئیسلامی بوو، ئەبێت سوپاسی خوای گەورە بکە کە ڕاستەڕێی کردیە لەسەر ئەو دینە ڕاست و دروستە، سەقامگیری کردیە، ڕای هینایە، دوعا بکە هەتا مردن ئاوا بڕوات. جا کە گەورەترین شت ئیمانە، ئەبێ ئەو ئیمانە ئەمانەتێکە لەلایەن من و تو، خوای گەورە بە ئەمانەت لای ئێمەی دێنێ. ئەو ئەمانەتە ئەبێ کاتێک کە ئەمرین بە ئیمانێکی ڕاست و دروست، عەقیدەیەکی پاک و خاوێن بگەڕێنەوە لای پەروەردگار. بۆیە بێ ئاگامان لێبێ ئەو ئیمانە تێکەڵ نەکەین لەگەڵ شتی تر، یان شتی تر لەگەڵ ئیمان تێکەڵ نەکەین. تێکەڵکردن زۆر خراپە. ئەمن لەنگۆ ئەپرسم، ئاو شتێکی زۆر گەورەیە لە ژیانی ئینساندا، نیعمەتێکی زۆر گەورەیە، ئینسان بەبێ ئاو ناژیت. لەو لاشەوە بۆ نمونە نەوت، نەفت کە ئەیسووتینین لە وەرزی زستانە، لە وەرزەکانی دیکەیە. نەفتیش ئەویش عینی نیعمەتێکی خوایە، خوای گەورە خەڵقی کرد لە ئەو خاکە دروستی کردیە، لەوەی ئینسان ئیسیفادەی لێبینی. هەردووشیان زۆر بەسوودن. لەنگۆ ئەپرسم، ئەگەر نەفت و ئاو تێکەڵکەین ئەو فایدەیە مینێت؟
ئاوەکە ئیسیفادەیە بیت نە نەفتەکەش ئیسیفادەیە بیتن ئاوەکە ناخورێت و ئینسان پێ بژیت نەفتەکەش ناسووتێ و خۆتی پێگەرم کەیتەوە کەواتە تێکەڵکردنی ئەو شتانە کە دژ بە یەکن دەبێت ئینسان خۆی لێ پارێزیت بۆ نمونە تێکەڵکردنی ئیمان لەگەڵ تێکەڵکردنی خۆشویستنی زاڵمان وەکو تێکەڵکردنی نەفت و ئاو وایە نابی تێکەڵ بکرێت بەداخەوە موسڵمانان ئەوڕۆ دەو داوە کەوتون وەڵڵی بووتە کێشەیەک بوویتە قەزیەک کە موسڵمانان لێی بێ ئاگان ئەتوو کە موسڵمانی کە خواناسی کە خوای خۆت ئەناسی خوای خۆت ئەپەرستی نابێت مەحەبەت و خۆشەویستی و ئیش و کارت لۆ کەسانی زاڵم و خوێن ڕێژ و بێدین و عەلمانی و مارکسی ببیت واللهی دووشتی زۆر لێک جیاوازن بە هیچ شێوەیەک بێکەوە ناڕۆن یان ئەولایە هەڵبژێری یان ئەولایە هەڵبژێری ئەوەی کە ئێستا موسڵمانان بەدەستیەوە ئەناڵ ئەوەیە ئەو عەلمانیە پیسانە چۆن دینەکەیان بردی ئاوا دنیاکەشت ئەبەن یان چۆن دنیات لێ ئەستێنن ئاوا قیامەتیشت لێ ئەستێنن زارێک سەحابەیەک ڕزای خوای لەسەر بێ پرسیارێکی کرد لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یا رسول الله صلی الله علیه وسلم فەرمووی کەنجین قیامەت دادێت کەنجین ڕۆژی قیامەت دادێ و دنیا خەراب ئەبی و وێرانە بیت پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵامی دایەوە فەرمووی چ شتێکت ئامادە کردیە لۆ ڕۆژی قیامەت ئەو پیاوە چی گوت پێغەمبەر چۆن جوابی داوە ئەو فەرمووی یا رسول الله کەنجی قیامەت دادێت کەنجین دنیا خەرابە بیت پێغەمبەریش فەرمووی صلی الله علیه وسلم ئەی چت ئامادە کردیە لۆ قیامەتێ ئەو پیاوە تۆ زێددامە ئەوە بیری کردەوە فەرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم فەرمی واللهی هیچ کردەوەکی زۆرم نییە حازرم کردبی لۆ قیامەتێ دەگە خۆی بینم تەنها یەک شت نەبیت فەرمووی خوام لە هەموو شتێک خۆشتر ئەوێت خۆشەویستی خوا و خۆشەویستی تو ئەوم دەگە خۆ دینم لۆ قیامەتێ هیچی دیکەم نییە بۆیە پێغەمبەری سڵام پێی فەرموو الحەشر مع من ئەحبەب فەرمووی لە ڕۆژی قیامەتێش دەگەڵ ئەو کەسانەدا ئەبی کە لە دنیای خۆشت ویستینە بۆ خودای لەو دنیایە کافرت خۆش بێ لەگە کافراندا ئەبی جوولەکەت خۆش بێ لەگە جوولەکاندا ئەبی زاڵمت خۆش بێ دەگە زاڵماندا ئەبی دەگەوان حەشر ئەکرەی واللهی لە مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرئەکرەی لێڵێم دایکان خوشکان برایان ئاگادار بن هەشیار بن ئەو مەسەلەی زۆر گرینگە نەچی کەسێکت خۆش بێت کە بێدینە کە خوانەناسە کە خوێن ڕێژە کە زاڵمە کە حەقی میلەتی خواردیە کە مافی خەڵکی خواردیە کە دەستی بردیە لۆ قوتی منداڵی هەتیم منداڵی بێباوک ڕزقی ئەوانیشی بڕیە ڕزق هەر خوایە خوا ڕزقی هەموو ئینسانی دایە لەو زەویە بەس ئەوان هاتین کە ئیمەیان برد ڕزقی ئێمە نامینێ لەسەر زەوی کە یەکەم ئەبێتەوە کە ئێستا ئەبینین ئەو حاڵ و ئەو وەزعی کە ئێستا خەڵک تێیدایە ئەزانن ئیشی چییە هەموو ئەو زاڵمانن کە ئێمە گەورەمان کردوون بە پێش خۆمان خستن لە بەردبێدینی و دڵڕەقی و دووریان لە خوای گەورە ملەتی فەقیریشان لەبیر چۆ و کەسیشان بەبیر نییە لێ ئەڵێم ئاگاداری خۆمان بین ئینسان ئەو ئیمانە پاکەی کە هەیتی لەگەڵ زوڵمی زاڵمان تێکەڵ نەکات لێ خوای گەورە فەرمێت ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار خوا نەهی کردیە ئەفەرمێت نەچن مەیل بکەن لۆ لای ئینسانی زاڵم هەر بەعاستم مەیل بکەی بەقەت سەری دەرزیلەیەک مەیلت هەبی لۆ لای کابرایەکی زاڵم کەسێکی زاڵمت خۆش بێت دڵت لۆی بچی هاوکاری بی فتەمەسەکم النار ئەوە کەلامی خوایە خوا فەرمێت ئەو زاڵمانە و ئەو جۆرە کەسانە لە ناو دۆزەخە کۆیان ئەکەمەوە دەی باشە ئەم نوتیشم موسڵمان و فەقیر داماو کە هیچن بەدەست نییە لۆ بین قیامەتی خۆمان بە دنیای ئەو زۆرە کەسانە بگۆڕینەوە سبە و دوی ئەسنەوە ئینتیخابات ماڵ ئەگەڕێن داواتان لە یەکەن لۆ یەک دەنجی بەڵام لە ماوەی 4 ساڵی ڕابردوو
قڕیان گرتەوە لە بۆ میلەتی ملەتیان بەو قۆناغەگەیان کە ئێستا کە تێیدا هەیە ئینسان ئەبێ بەخەبەر بێت مسلمان ئەبێ هەشیار بێت ئاگادار بێت مسلمان غەریب نەبیت دەستەمەوە نەبیت فەقیر نەبیت داماو نەبیت بێمەعلومات نەبیت چاو قچاندوو نەبیت ئەبێ زندی بیت چاوکراوە بیت چاوساغ بی زندی بی زیتەڵ بی وەشیار بی بەفکر بی تەماشایکەی چاک و خراپی لێک جیاکەینەوە کاتی واتی لێک جیاکەینەوە کۆتای قسەکانە بەوانین خۆشەویستان لە ماوەی ڕابردوو حکوومەتی فەڕەنسا بێڕێزی کرد بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم کاری کاتێریان دروست کرد هەردوو فراکسیۆنی کۆمەڵ و فراکسیۆنی یەکگرتوو چۆنە کۆنسوڵخانەی فەڕەنسای کاکە ئێمە ڕازی نین ئێوە سوکایەتی بکەین بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە موسڵمانین هەرچێک حیزبەکانی دیکە چوون ئەوانەی لەناو حکومەتن پارتی وێچێتی و گۆڕان گوتیان دەستان خۆش بیت ئێمە پاڵپشتی ئێوە ئەکەین لەگەڵ ئێوە داینا ئەها ئەوان لە چێن دەر ئەوان دیش لە چێن دەر ئەی کاتی ئەوە نەهاتە ئینسان بەخەبەر بێت ئەو موسڵمانە داما و فەقیرە چیدی بە ناوی کوردایەتی و گورگایەتی فڕوفێڵی لێ نەکرێت هەتا کەی ڕۆژێک دوان سێیان ئەو کارەی ئەو جارێ ئەبێ گلەیی لە خۆتان بکەن گلەی لە کەسی دیکە نەکەن چونکە حەقەکە تەواو بەیان بوو ڕۆم بۆ بەڕاستی ئێستا کاتی ئەوەیە ئیمان و وجدان و ئینسانەتی ئینسان بجوولێت چاوساغ بیت چاوکراوە بیت بڵێن کاکە سەردەمی فروفێڵ و خۆڵکردن لە چاو بەسەر چوو ئێستا کاتی خەڵک وشیارە و موسڵمانە و ئەزانیت قیامەت لە چێن دەرەیە و جەهەنەمیش لە چێن دەرەیە خوای گەورە عاقیبەتی هەموو لایەکمان خێر کات خوای گەورە ئیمانێکی ڕاست و دروستمان بە قسمەت کات لەسەر ئەو ئیمانە بمان ژێنێت لەسەر ئەو ئیمانەش بمان برێنێت لەسەر ئەو ئیمانە زدومان بکاتەوە خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکات ئامین والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين